لەم هەفتە بازاڕەی ڤێرجینیا کەس بەدەستی خاڵی ناگەڕێتەوە، نە موشتەریەکان و نە فرۆشیارەکان. لە زۆر شاری ئەمریکا شوێنێک تەرخان کراوە بۆ ئەوانەی بەرهەمهێن و بازاڕگەیەکی خۆیان نییە. ئێمە بازاڕگەیەکین بۆ بەرهەمهێنەرانی نێوخۆیی، ئەوەش بە واتای هەر شتێک کە لە ماڵەوە بەرهەم هاتبێ یان بەدەست دروست کرابن، نەک شتێک لە شوێنی تر کردرابێت و لێرە بفرۆشرێتەوە. ئەم جووتیارە بەری ڕەنجی کێڵگە کوشت و کاڵەکەی لێرە ساغەکاتەوە، سەوزە و میوەی تازە و سروشتی ئێرە بازاڕگەکەیەتی. لە چێڵگەکەمان بازاڕگەمان نییە، هەفتەی 2 جار بەرهەمەکانمان دێنین بۆ فرۆشتن. ئێرە بوو بە بازاڕگەکەمان بۆ پەیوەندیکردن بە موشتەرەکانمانەوە. چی لەم بازارە نافرۆشێت؟ هەر کەس دەستڕەنجینی لە بوارێکدا بێت ئێرە ئەو شوێنەیە بیخاتە ڕوو. ئەم خانمە جانتای دەستی ژنانە دروست دەکات. هەنێک شتم دروست کرد، پاشان پیشانی خەڵکمدا و وتیان دەکرێت بیان فرۆشید. ئەمە پیشەیەکی لاوەکی منە. خۆم لە بواری دەرونی کار دەکەم، بەڵام زۆر پشگیری ئەم شێوە لە بازار دەکەم و دەشبێتە بەشێک لە کۆمەلگا. یاخود ئەم کیژۆڵەیە بە خێزان خەریکی ئەم جۆرە شەربەتەن شتی خۆشیش ڕوو دەدات. پیاوێکی بەتەمەن شەربەتەکەی کڕی وتی خۆ سەرخۆشت ناکات. وتی ڕەنگە سەرخۆشم بکات. کۆمیدیە ئەوە شەربەتی لیمۆیە. خۆ هیچ شتێ نافرۆشین کە خۆلی تیابێت. ئەم بازارە هەر زۆر خۆشە. خەڵک دێن شتی خۆیان دەڵێن تا تۆ پێ بکەنیت. بە بەراورد لە چاو نرخی پێداویستیەکان و سەوزە و میوە لە بازارگەکاندا ئێرە گرانترە، بەڵام خەڵک پشتگیری زۆری بەروبوومی نێوخۆ دەکات. دێن بۆ ئەم بازارە لەبەر ئەوەی زۆرێک شتەکان بەرهەمی خۆماڵێن. دەمەوێت پشتگیری بەروبوومی نێوخۆ بکەم. خواردنەکانیش خواردنی تەندروستن. ئەم هەفتە بازارانە لە ئەمریکا کەشێکی کۆمەڵایەتیژە خوڵقێنێ، نان خواردنێکی بە کۆمەڵ و سەماکردن لەگەڵ کۆمەڵێک ئاواز و گۆرانی کە ئەوانیش بەڕێکەوت لەوێ بوون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبۆرگ، ویلایەتی ڤێرجینیا.